من خۆم لە دایکبووی کەناڵەکەیەوە 1964 لەبەرەوە زۆر حەزی لە یەکەم زۆر سەیری یەکەم چونکە موالیدی خۆمە. سڵاوە لێ بێ لە بەڕێزیشە ماوەی چەندێکە لێرە مامۆستای و چۆن بوو لێرە دەوام دەکەیت؟ وەڵام من ماوەی 24 ساڵە لێرەم لە 2003ەوە لەم باخچەیە دەوامەکەم. پێش ئەوەش خۆم هەن مناڵ بووم لەم باخچەیە لە ساڵەکانی تقریبا 68 ئەوە 69. خۆ لێرە تەلەبە بوویت و ئەو کاتە ژوورەکان ئەلف و باوجیم بوو. من لە ژووری بابووم بە پێی ناوەکانم ناوم بەرهەم بوو لە ژووری بادا نابووم. ئەو هەستە چۆناییە بۆ نمونە کە خۆ لێرە خوێنوتە باشە بوویتەوە بە دادە لێرە هەستێکی زۆر خۆشە بەس بە پێی تەمەنەکان و نەوەکان ئەگۆڕێشتەکان ئێمە بۆ تەلەبە مناڵەکان کە لێرە چۆن ئەو هەستە چێکە هاتە بۆیان؟ هەستم بۆ مناڵەکان ئەوەی زۆر جاچکە خۆم ترساوم لێرە هەکە کاتەوا بوو ئێمە لەبەرەوە حەز ناکەم مناڵ بترسێت. طبعا مناڵیژە بێ زەبتی هەبێ وانە چۆن قەیمیوتیانە نازیشی بیتێ و بازیشی بیتێ بێ هەردووکی تێکەڵاو بێ یعنی خۆشەویستیشی بیتێ و لێپرسنێوەشی هەبێ مناڵەکان بەس هەستێکی خۆشە یعنی کە خۆم زۆر جاشتم بیرەکەوێتەوە ڕۆژێکیان مناڵێک سواری پاسەکە بوو ڕۆیشت لەگەڵ مناڵەکانی کەیە من هەمان هەستی خۆم ئەوم کردووە ماڵمان لەگەڕێکی ئیسکان بوو بەڵام کە پاسەکە هەو سەرکەوتم ڕۆشتم ئەخیرەن هێناوێنمەوە بۆ ماڵی خۆمان ئەوە لەبەرەوە کە مناڵەوەی کردووە زۆر بەلامەوە تەبیعی بوو وتمە خۆشم کاتی خۆم ئەو شتم کردووە لە سواری پاس بووم لام خۆش بووە لەگەڵ هاوڕێکەمە ماڵیشم بەڵێ. وتە ساڵی چەند لێرە بووی؟ من 69 لێرە بووم 68 بە 60 لە دایکبووی چەندی؟ من خۆم لە دایکبووی کەناڵەکەیەوە 1964 لەبەرەوە زۆر حەزی لە یەکەم زۆر سەیری یەکەم چونکە موالیدی خۆمە. بژی سپاس دەگەڕ ئێوەش زۆر شتەکانتان پێشکەشیەکەن ڕێک و پێک و بەدوای شتی باش و سودبەخش ئاگەڕێن. ئینشەڵڵا تەمەندیرێژ بن و بەردەوام بێت کەناڵەکەتان. ڕێزم هەیە بۆتان کاتێکی خۆش.